سڵاتان لێبێ بەڕێزان. تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە ڕەوشی پرۆسەی خوێندن لە گوندەکانی هەرێمی کوردستان. ئایا ڕەوشی پرۆسەی خوێندن لە گوندەکان لە چه ئاستێکدایە لە ڕووی پێداویستەکان یاخود پێداویستەکانی خوێندکاران، هەروەها دامەزراندنی مامۆستایان، هەروەها بینای خوێندنگەکان؟ وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین لەسەر تەوری بەرنامەکە. دووبارە سڵاف، تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە ڕەوشە پرۆسە خوێندنی ژەگوندان. دەتوانێت پەیوەندەکانتانە باسی لێکۆن، هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاوتێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن لەسەر تەوری بەرنامەکە کە وەک باسمان کرد لەگەڵ ئەوەی لە ئێستادا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیاری دامەزرانی 25,000 فەرمانبەر دەرکرا کە تیایاندا چەندین مامۆستا دامەزراون بەپێی بڵاوکردنەوەی دو ناوەکان کە دوێنێ بوو. دیارە با باس لەو بکەین ئایا تا چەند ئەوە هەنگاوێکی باش بۆ ئەوەی ژمارەیەک لە مامۆستایان دامەزرێن لە گوندەکان، هەروەها لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزینەوەی خوێندن با باس لە پێداویستیەکانی خوێندکاران بکەین لە گوندەکان تا چەند دابین کراوە، هەروەها لە ڕووی بینای خوێندنگەکان تا چەند توانراوە کاری باش بکرێت بۆ پرۆسەی خوێندن لە گوندەکان. دەچینە لای یەکەم پەیوەندی سۆما لە سلێمانی. سڵاو لێبێ، فەرموو. کاک شوان، زۆر سپاس دەکەم. ئێوارەت باش. دەستخۆشی بەر تەوەرەکەی ئەمڕۆ لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. بەنسبەت تەوەرەکەی ئەمڕۆتانەوە زۆر لە لادێ و گوندەکانە هەیە کە هیچ خزمەتگوزاریەکیان پێشکەش بە ئەو گوندانە نەکردووە لە ڕووی ڕێگاوبانەوە و لە ڕێی بینای خوێندنەوە کە هەنێ مەکتەب هەیە سەربانەکانی دڵۆپە ئەکات، ئێستاش لە کابینە دەرسەکان ئەخوێنن. بۆیە داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئاوڕێک لەو خوێندنگایانە باتەوە کە بۆ جۆرە خوێندن تەواوەکەن، بۆیە کە یعنی ڕێگاوبانیان زۆر ناخۆشە. ڕێزیشم هەیە بۆ هەنێ مامۆستایان، بە زۆریش ئەو مامۆستایانە ئەنێرێتە ئەو لادێ و گوندەکان کە تازە تاعین بوون. بۆیە داواکانم لە حکوومەتی هەرێم ئاوڕێکیان لێباتەوە و مامۆستای شارەزاشیان بۆ بدرێتە خوێندنگاکانەوە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکە سۆماخان سلێمانی. هەر لەگەڵ تێبینەکەی تۆدا دیارە دوێنێ لە پارێزگای دهۆک خۆپیشاندانێک ئەنجامدرا لەلایەن مامۆستایانەوە، ئەو مامۆستایانی کە پێش چەند ساڵێک دامەزراون دیارە داوایان کردووە کە ئەوانیش چەند ساڵێک لە گوندەکانە دەرس دەڵێنەوە. بۆیە ئەمانەی ئێستا کە ئەم ناوانەیە یاخود ئەم مامۆستایانی کە لە ئێستادا دامەزراون لە ناو شاردا دەست بەکار بوون. بۆیە ئەوان داواکار بوون کە ئەوان چەند ساڵێکە خزمەتیان هەیە لە گوندەکان، داوایان کرد کە بگوازرێنەوە بۆ ناوشار. دەچینە لای سیروان لە سلێمانی. سڵاو لێبێ کاک سیروان، فەرموو. کاکەجان ئەم کاتە با دەستخۆشی بەرنامە لێکەم. زۆر سپاس دەکەم کاک سیروان. وڵای بەنسبەت ئەو مامۆستانەی کە لە گوندەوە بڵێن کە دامەزران گواردنە بۆ شار، بەڕاستی بڵێمە ڕاستی وەزارەتی پەروەردە کەم و کوڕی یەکجار زۆرە. تۆ تەماشاکەی ئەمڕۆ لەگەڵ ساڵی خوێندنە کە ئەو تەلەبانەی کە ئەڕۆنەوە بۆ قوتابخانە کە چاوەڕێ ئەوەکەن کە مامۆستاکە دەرزی دەوڵە ئەی بۆ وەزیری پەروەردە دەست دەکات ناچێشێتەوە کە مامۆستایەک لە ناحەی بنگر لە 93 هەتا 2003 بڵێن بە خۆبەخش کە دەرزی بە تەلەبەی کوردستانەوە ئێستاکەوا لە کوێ دەستبەسەر و سوودە بە تۆمەتی مستەشار. باش ئایا وەزارەتی پەروەردە بۆ وەزیر دەست دەکات ناچێتەوە، بۆ وەزارەتی پەروەردەیە هەڵ ناوەشێتەوە کە ئەم پیاوە لە ساڵی 90ەوە کە مامۆستا بووە کە موالەدەکەی هیچ شمولی کە مستەشاری نەکردووە، کە ئەم پیاوە خوێندکار بووە، کە ئەم پیاوە بۆچی براوە بۆ بەغا. با وەزیری پەروەردە جوابی ئەوە بداتەوە. بەڕاستەکەی ئەمە لەسەر خوێن با تەلەبە باش خوێندکاران بێنە سەر جادە چیتە قبولی نەگە سوکاتی بە خوێندکار و بە قوتابیان و بە مامۆستا بگرێ. باش ئەو مامۆستا تاوانی چییە؟ بەزم بە وەزیری پەروەردە ئەگەر دیفاعی لە مامۆستای پێ ناکرێت با دەستەکار چێشێت. ئایا وەزارەتی خوێندی باڵا ئیشی چییە؟ بەڕاستی تەماشاکە مامۆستایەت لە کوێ برا بۆ بەغا. ئێستاکە لە دادگای کوێ حزە، حزی بنەماڵەیەکە لە ناو یەکێتی نیشتیمانیە. باشە بۆ حزی کردو کاکە بیدە دادگا، کاکە پیاوە چێکی کردو پێمان خۆشە بیدەنە دادگا. بزانە ئەو پیاوە کە تەماشاکەی لە دادگاکان پێوە تو ئێمە لەبەر ئەوە عەشیرەتی میراودەری ئایا میراودەری کورد نییە؟ بەڕاستەکەی ئەگەر ئەوان نەزانن میراودەری کورد کاکە با میراودەری لەم خاکە نەمێنێ. تۆ بەڕاستەکەی قەیناکە ئەوە مامۆستایە کوردە و میراودەریە. ئەی باشە خۆ میراودەری چەندین لەم شۆڕشاکە چەندی شەهیدی داوە کاکە خاوەنی تەسحەیە. کاکە ئەوەی کە ئاغایە. بەڵێ کاک سیروان، زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای ڕەمەزان لە هەولێر. سڵاو لێبێ کاک ڕەمەزان، فەرموو. کاک ڕەمەزان ئەگەر گوێت لێمە. نا عەفوان درگەس ئەلو ئێوارە باش دەستخۆشی و بەرنامەتان دەکەم. باش فەرموو.
ئەوە کێشەی زانکۆی شانەمان هەیە لەگەر وەزیری خوێندنی باڵاوە چەندین جارە خۆپیشاندان دەکەن چەندین جارە یاداشنامەمان لە هەموو دەستگایەکانی ڕاگەاندن و دەستگای ئەمنی و حزبیەکانمان هیچ دەرگایەکمان هەیە شتیاندی لێ تەنانەت ئەوڕۆ لەگەر جەنابی وەزیری خوێندنی باڵا کۆبنەوە بە نسبەت ئەو کێشەی زانکۆی شانە تاکو ئێستا نەگەیشتە هیچ ڕێگا چارەسەرێک لەبەر ئەوەی جەنابی وەزیر دەرێ تۆزەی سەرسێ کولیە ئەهلیتان دەکەم باشە کاک ئەو بڕیارتان پێ چۆن بوو کە دەرکرا بوو سەبارەت بەوەی کە ئێوە لە زانکۆ حکوومیەکانی هەولێر وەربگیرن بڕیارە دەکەنەوە چونکە هیچ چارەسەری ئەمەی تێدا نیە سوتانی ساڵێکە بە هیچ شێوەکە مەڕازینە بۆ بڕیارە تەنها لەبەر ئەوەی کە ئێوە لە قۆناغی یەکەمەوە دەست پێ بکەن بە خوێندن دەست پێ بکەنەوە بە خوێندنیان هۆکاری ترتان هەیە بۆ ئەوەی کە ڕازینین ئێوە ئەمە ئێستا بوویتە قۆناغی دوم کۆرسی یەکەم و کۆرسی دوممان تەواو کردیە لە قۆناغی دومێن ئەمە ناوێتمان کوردستان بەرەو پێش دەڕوە ئەمە ناتوانین مانە بگەڕێنەوە بەرەو پاش ئێستا قۆناغی دومە لە هەر کولیەک لە هەر زانکۆیەک بێمە بە قۆناغی دوم بەردەوام دێ بە هیچ شێوەک ڕازی نابین جەنابی وەزیری ئەوەی شخصیمان لەگەڵ بکە لەگەر کولیەکە ئەمە ڕازی دەبین بۆی تەوزەی سەر هەر کولیەکمان کە بە مەرحەلە دوو ئایا لە هیچ دنیاە بووە کولیەک دوو ناوی هەبیت دەرێ با مەرحەلە دووەکان زۆر تەبیعیە تاقیکردنەوەیان تەواوانە بوویتنە سێ ڕازینە وەریانگرین بە مەرحەلە سێ بەس ئەوانەی یەک بوویتنە دوو ئەمە ڕازی نینە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت مانای زۆر ئەومان لەگەر دەکا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت جەنابی دکتۆر بەرام ساڵحی کۆبینەوە ئەوڕۆ مەوعیدمان هەبوو سەعات سێ ئەوڕۆ چونە ئەنجومەنی وەزیران بەڵام لەوێ نەمابوو مەوعیدەکەشی ئەوە کردبوو پاجێ خستبوو بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای مامۆستا ئارام لە هەڵەبجە سڵاو لێ بێ مامۆستا فەرموو باش زۆر سپاس هەموو کاتێک بەنسبەت ینی بڵێن ئێستا و جلوبەرگانیکەوە بۆ قوتابیانی بنەڕەتیە ینی لە کۆمپانیەکانەوە بڵێن ئێستا بە 23,000 دینار ینی ئەو خەڵکە ڕەش و ڕوتە هیچی نییە کابراایك بەگرێ بەستێکمانی 250,000 دیناری هەیە فەقیرە 4 مناڵ ینی 4 لەکوێ بوو ینی ئێمە ئەو هەموو سامان و ئەو هەموو گومرگ و دا ئەو هەموو جێرخانی ئابووریمان هەیە باشە حکوومەتی هەرێم بیرێک لەوە ناکاتەوە ینی بڵێ ئەم هەموو مناڵی ڕەش و ڕوتە لەکوێ بوو ئەی باشە ئەم هەموو سامانی نەوتە بۆ کوێ ئەڕوا یعنی ئەوان وەکو وەزیرێک بی لەو خەڵکەکەنەوە وەزیرێک مانگی 30 ملیۆن دینار وەرەگرێ یام ئەندام پەرلەمانێکی کورد عێراقمان هەیە هەمووی 45 ملیۆن دینار وەرەگرێ ئەوان وا بیرەکەنەوە کە ئەم خەڵکە ڕەش و ڕوت و داماوە چی هەیە ینی ئێستا بیدا بە کەلوپەل ئەی باشە با لەم سامانی نەوتە لەم داهاتی هەموو گومرکە یعنی جلوبەرگ بۆ مناڵان بکڕایە باشتر نەبوو لەو لەم هەمووینە ینی بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە ئێستا وەکو وڵاتێکی سۆماڵ مامۆستا ئارام جەناب وەکو مامۆستایەک بە کورتی وڵامی ئەم پرسیارم پێت وایە لە گوندەکان چکە تەوری ئێمە لەسەر گوندەکانە ڕۆژی خوێندن لە گوندەکان پێت وایە لە گوندەکان دەست پێشخەری بۆ چ بوارێک بکرێ زیاتر دامەزراندی مامۆستایان یاخود بینای خوێندن یان پێداویستی خوێندکاران وە خۆت باسێکی جلوبەرگی ینی نەبینای خوێندکارانمان بە تەواوەتی هەیە لە گوندەکانی شەتاوەکو لە قەزا و ناحەکانیشە زۆر کەمە لە گوندەکان ئەوە هەر یعنی زۆر بەداخەوە زۆر کەمە ینی خەڵک کاکە گیان ئەمڕۆ خەڵک ڕەش و ڕوتە هیچی نییە ینی ئەبایە دابینکردنی هەموو شتێک یعنی ئەمڕۆ لەم هەموو داهات و سامانەی وڵات کە 20 دانە ساڵە ئێمە نازانین بۆچی ئەڕات بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس مامۆستا ئارام لە هەڵەبجە بەڵازان دەتوانن لە ڕێگەی ژمارەکانی کۆمپانیای کۆڕەکەوە کە ژمارەکانی کۆڕک ئامادەیە بۆ هاوڵاتیانی پارێزگای دهۆک و هەولێر بۆی بتوانەوەش پەیوەندی بکەن و قسە لەسەرتەوەری بەرنامەکە بکەن دەچینە لای تریفە لە زرگوێز سڵاو لێ بێ فەرموو ئێمە لە زرگێزی گەورە 500 ماڵەدین بەڵێ هیچ مەکتەبێکیان وەدانە ناین بۆ ثانەویەکان چەند ساڵە بەڵێ ئێستا هەموو تەلەبەکان کوڕ و کچ پێکەڵە بە یەکەوە داوا لە حکومە دەکەین بیان هەر خۆتان بە کامێرە بیبینن بزانن چەند کەسی گەورەی تیا لەگەڵ ئەو مناڵی پۆلی یەکی دوی ثانەویا کە دانیشتۆتەوە لەوێ دەرز ئەخوێنن بەڵێ ئەنجا ئێستا لە دۆڵێکا مەکتەبیان بۆ کردوونەتە ڕێی سیارەی سینی هەر بۆی بگریت و بڕۆن ئێستا قڕ و بارانێکی زۆر بێنە چتر ئەبێ بیدەن بەسەریانە چۆن بگەنە ئەو مەکتەبە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت تریفە لە زرگوێز لۆری زۆریش ئەڕوا لەو ڕێگا بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای کوردۆ لە سۆران سڵاو لێ بێ کا کوردۆ فەرموو باش ئەلۆ بەڵێ کا کوردۆ گوێمان لێتە سڵاو لێ مامۆستا زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس زۆر سپاس وەڵی ڕاستە و بەتەوەرە دەستخۆش لێکەم بۆەوەی کە دلوبەرگی منداڵە زۆر گرانە بەڵێ لە بازارکە خاتە لە زۆرە خەڵک فەقیرە
داواکاری کشمێر لە جەنابێت فەرموو ئێمە تەڵەبەی زانکۆی وڵی داوا لێکن کە تەوەرێک بنووسن لەسەر دەرماڵەی خوێندکاران لە زانکۆ پەیمانگاکان کە 6,000 وڵا بەشی هیچمان ناکات. بەڵێ کا کوردۆ پێت وایە با پرسیارێکی لێ بکەم کا کوردۆ پێت وایە ئەو مخەساتەیە خۆت ئەو دەرماڵی کە دەدرێت بە ئێوە هەر وەکو بڕیارەکە خۆی شتێکی باشنی لەبەرەوەی ئێمە گەسەری وڵاتانی تر بکەین خوێندکاری زانکۆ خۆی زیاتر خۆی پارە دەدات نەک دەرماڵە وەردەگرێت پێت وایە تا چەند باشە بۆ 6,000 بۆ بەڵامەوەخۆمەکەدانی کە ئەوروپا هەموو گەنجێک معاش و دەرماڵی خۆیان لە ماڵی خۆی دانیشتە وایە بەڵێ بۆیە داواکەین وڵا 6,000 بەشی هیچ ناکات ئەگەر بەرنامێک تەوەرێک پێشکەشکردن مەمنونتان دەستخۆشتان لێکەین. زۆر سپاس دەکەم دڵنیا بە کە پێشنیازەکەت بە هەند وەردەگیرێت دەچینە لای هاوڕێ لە سەنگەسەر سڵاو لێ بێ کاک هاوڕێ فەرموو. باشی زۆر سپاس دەکەم کاک هاوڕێ تۆ باشی؟ سپاس دەکەم من لە نائیفەرەوە تەلەفۆنەکەم سەبارەت بە هێندێک شت ویستم لە تەوەرەکەتانە بدوێم هەتا ئێستا سەنگەسەر کۆنتری نەعەیە لە سنووری کوردستانە لە ساڵی 1970 نەعەیە هەتاکو ئێستا هیچ کوردنەویزارێکی تێدا نەکراوەتەوە چەنە جار پیا هاتن وحدیشان تێداین وتویانە ئەوەتان بۆ دەکەین ئەوەتان بۆ دەکەین هەتا ئێستا لە سنووری سەنگەسەرا یەک مەکتەبمان بۆ کراوەتەوە ئەویش جوره يعني جوره للشارع مكتبك معنى هي أطفال كده في تيار غير صار كده سقطاريها روخية يعني كاك هوري لهمو ناحية كيك مكتب هي لا تياتي مكتبي تيار بس هي وين كده في خير وقتها شوية صار كيف شوية صار ده مكتب الشتاء تاع عقبال بدم هو مكتبه أنا بشيء تاع لايبا وشيء لا لا شاكي كاتوا تاع لو معه عكسيكي سرمایه دار ريباهات فيها دعوة الشهرواني أو ناحية كأرزيشي بدامي كأو خدمة جزاري بكا كشي شهرواني أمو شاركي أو بروح بتاريخ وعزم خدمة جزاري بو الشارع بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ لە سەنگەسەر لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک دیارە پرشنگدزەی دەڵێت پرۆسەی خوێندن نەک لە گوندەکان بەڵکو لە هەرێمی کوردستان سەرکەوتوو نییە ئەوە بیرروڕای من هەروە ئەحمەد جەبار دەڵێت کورە با وێران بێت خۆ ئێمە هەر حکوومەتمان نییە بەداخەوە دیارە تێبینی خۆیەتی ئەحمەد جەبار دەچینە لای سۆنیا لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو. ئێوارەت باش کاکشوان زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. بە زەحمەت سەبارەت بە مەکتەبە نمونەیەکان بەڵێ تەلەبەی 2 ساڵە وەرەگرن بەڵام ئێمە کە تازەین و ئەچین وەرمان ناگرن بەڕاستیەوە بۆ تێکێشە بۆ ئێمە تاڵ چوینەتە بۆ وەرتان ناگرن سۆنیا خان وەڵاهی ئەڵەن دەرەجەکانتان نووسمە بەس تەلەبەکانی خۆیان وەرەگرن کە 2 ساڵن یعنی بەڕاستی بۆ ئێمە زۆر ناخۆشە ئێمە ڕێگەیەکی دوورێ بڕین زۆر ناخۆشە. بەڵێ پێت وایە وەرگرتنی ئێوە پەیوەندی بە ئەگە پەیوەندی بە دەرەجەکانەوە هەبێ بە نمرەکانەوە شتێکی باش نییە کەسانێکی تر هەن کە ئەوان لێ هاتوون ئەوان نمرەکانیان بەرزتر پێویستە ئەوان وەربگیرێ نەک ئێوە بەڕاستی مەدە ئێمەش نمرەکانمان بەرزە بەڵام ئەوان ئیترەڵی دەستی واستە و شتی وای تیا ئێمە شەمووی نمرەکانمان بەرزەوە ئەوانی شەمیان 2 ساڵن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارم لایەنی پەیوەنددارگوێی لە تێبینەکانی تۆ بێ دەچینە لای کاروان لە سلێمانی سڵاو لێ بێ کا کاروان فەرموو. ئێوارە باش قوربان زۆر سپاس دەکەم ئێوارەت باش جەناب سوانی باشی زۆر سپاس کا کاروان تۆ باشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس دەکەم قوربان وەڵام من تێبینیەکەم لەسەر تەلەبەش و حکوومەتیش بەڵێ فەرموو ئێستا ئەمڕۆ لە کاری کوردی سەرەتایی جلیان ناوە بە مناڵ سیرەکەی سعرەکەی حکوومەت سعرەکەی لێکە 23,000 داناوە بۆ تەلەبەیەک عینەجل بە قایشەکەشەوە بە بۆین داخەکەشەوە بە کراسەکەشەوە لە بازار بە 13,000 لە قماشەکەی ئەویش باشترە. يعني اما حكومت لي برسينو نيه بو معناها شريك من تيناقم لما كواتا كاكروان بيد باشا ما بيشتري توريك من ديالي كدبو لسر ام برسا بيتوايا وكو بيش نيازك او باشترك كحكومات ياخذ وزارتي پەروەردە باوکو دایکان خۆیان سەرپشک بکەن کە خۆیان جلەکان هەڵبژێرەوە خۆتەڵی لە بازار هەرزانە والله لە بازار سەر حکومەت سەر لایک و باو سەرپشکە خۆمان بیکڕین لە بازار باشە من 4 تەلەبەمەیە بە تایبەتی من ئەمڕۆ تەنانەت مامۆستاکانم دیوە تەلەبەکەی خۆی لە کۆمپانیەکەی لە مەکتەبەکەی نایێت دەرەچوە لە بازار جلەکانی بۆ کڕیوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای ئاوارە لە تەختەق سڵاو لێ بێ کاک ئاوارە فەرموو. ئەو کاتە باش کاکسوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش.
من دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سەرەتا زۆر سپاس بەهیواتارم بەرنامەوەتان زۆر بێ من دەرچووی زانکۆم بەڵێ بەداخەوە ئەواڵێم ئەو کاتەی ئێمە تەڵەبە بووین زۆر خراپتر بوو لە ئێستا بەڵام حکوومەتی هەرێم بە هەموو توانایەکەوە کە ئێستا لە ڕووی مادیەوە زۆر لەو کاتە باشترە کە ئێمە تەڵەبەی پیدایی بوون بەڵام تەڵەب بێت و ژوورێ هەبێ چۆن تەڵەبەی تیا بێ ئایا کوڕی وەزیرەکان کوڕی بەرپرسەکانی ئەم وڵاتە ئامادەن کوڕ و کچەکانی خۆیان لە ژوورێکە دابنن کە تر کەسی جادێ یاوە خود ئەچن مامۆستایەکی تایبەتی ئەم بۆگرم بۆی فێری زمان ئایا لەم وڵاتەیە بۆ هەگیاتەوە من سەرەکیتری پێداویستی تەڵەبە بە بینا ئازانم ئەگەر بێت و بینایەکی تەندروست هەبێ مامۆستایەکی باشی هەبێت لەگەڵ یا پێم وانە خزمەتگوزاریەکانی کێ وەکو جلوبەرگ ئەوەندە تاثیر بکات ئەگەر بێت من هیچ پێر نەبم با جلوبەرگم هەر هەبێ من چی لە جلوبەرگ بکەم لەم وڵاتی ئێمە هەندێشت زۆر قسەی لەسەرەکەی وەکو جلوبەرگ هیچ شتێک نییە من کەواتە کاک ئاوارە پێت وایە چی گرنگە بۆ گوندەکان بۆ قوتابیان یاخود بۆ خوێندنگەکان لە گوندەکان چ شتێک زیاتر گرنگە لە ئێستایە من پێم وانە گرنگی لەوەیە بێکە حکوومەت بێ جلوبەرگ بۆ تەڵەبە بکە کۆمەڵە کۆمپانیا هەڵبوسن کۆمەڵە جلوبەرگی خراپ دێن بفرۆشن ناو وەزارەتی پەروەردەیە یاوە خۆ لە بەڕێوەبەرایەتیەکانە من پێم وایە باشترێکی دەوەیە ئەوان دێن شوێنی گونجاو بۆ تەڵەبەدابی بکەن چ تەڵەبە لە شوێنێکانە بێ با 20 تەڵەبەی تیا بێ بۆ باشتر فرێت بێ بۆی بتوانن کاوکاری تەڵەبە زیاتر بکەن بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای کۆسرەت لە پردێس سڵاو لێ بێ کاک کۆسرەت فەرموو ئەلۆ ئەم کاتت بازار ڕێز زۆر سپاس دەکەم ئێداسی زۆر سپاس کاک کۆسرەت بەڵێ بەڵێ من لە دەی نەبیاوە پەیوەندی کەم ئێمە کۆمەڵە ماڵێکین لەو دێیا بە ناوی نەبیاوە لە نێزک ئاڵتون کۆفری بەڵێ خۆشحاڵین بەڵێ سپاس بەڕێز قوتابخانەیەکی لێ ئەو قوتابخانەیە کێشە و گرفتێکی زۆری هەیە یعنی هەتا لەلایەن مامۆستاوە هەتا لەلایەن کتێبە یعنی پشتگوێ خراوە لەلایەن خزمەتگوزاری ینی هەمووی بەگشتی با دیاریکەن چ شتێکە لە خزمەتگوزارەکانەوە دەست پێ بکەین بەڵێ ئێستاکانە من براکەی من سەسەی وزاری بوو ئەچێ بۆ پۆلی چوار نییە دەبێ بڕوا یان بۆ کەرکووک بڕوا یان بۆ ئاتون کۆک بڕوا خبڕاتیش دوورە لەلایەن مامۆستاشەوە یعنی مامۆستای بەقووەتیان نییە کەم مامۆستای خراپە فرێ دەنێ مەدیەکانەوە پێت وایە ئەو مامۆستایانەی کە باشترین دەنێدرێن بۆ گوندەکان بەڵێ یعنی اختصاسێکی بەقووەتیان نییە یعنی علمێکی بەقووەتیان پێ نییە بە خوێندکارەکە قوتابەکە بیگەێنە پێ بەڵێ بەڵێ وڵای هیوادارم دەنگی ئەم بگەنە لایەنی پەیوەندیدار بەڕاستی ئاوڕێک لە منتیقەی دیەکان بدرێتەوە بەڕاستی پشتگوێ خراوە لایەن خوێندنگا و خزمەتگوزاری بکەشەوە یعنی سپاس بۆ پەیوەندەکە دیارە ئەمڕۆ لە کەمپی ڕانیە کە ئەوە ئەو ئەوارانەی کە بەهۆی بردومانەکانی تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران نەروها تورکیا ناچار بوون کە شوێنەکانی خۆیان خود گوندەکانیان بەجێ بێڵ ئەمڕۆ داوایان کرد کە ئەوانیش لە پرۆسەی خوێندنی ئەم ساڵ دوانەکەون وا دیارە ئەوی لە وێنەکان ئێستا دەبینین ئەوە ئەو خوێندکارانی یاخود ئەو منداڵانن کە بەهۆی ئاوارەبوونیانەوە لە ئێستادا ناتوانن پرۆسەی ئەم ساڵی خوێندن تەواو بکەن یاخود بەشدار بن بۆیە باوکو دایکانی ئەو مناڵانە داواکارن کە کار ئاسانیان بۆ بکرێەوە شتێکیان بۆ بکرێت لایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوان ئەوانیش وەکو هەموو منداڵانی هەرێمی کوردستان خوێندنی خۆیان تەواو بکەن و بەردەوام بن لە پرۆسی خوێندن دەچینە لای ئیدریس لە قەڵاتزێ سڵاو لێ بێ کاک ئیدریس فەرموو ئەو کاتە باش بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک ئیدریس بەڵێ بەڕێزی مەمنون سپاس سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لێ یەکەم بەڕێز زۆر سپاس دەکەم کاک ئیدریس سپاس دەکەم مەمنون من لە قەڵازێەوە پەیوەندیتان لەگەڵ دەکەم بەڵێ زۆر خۆشحاڵم بەڕێزی وڵای ئێمە لە سنوورەکەی ئێمەدا زۆر گوند هەیە ینی زۆر گوند نشین هەیە چەندین تەلەبەمان هەیە چەندین خوێندکار هەیە چەندین کیلۆمەتر دەبڕن ینی چەندین کیلۆمەتر هەتا 5 کیلۆمەتر دەبڕێت مەتپێ ینی هەندێک شتەیە کە تەلەبەیەکی بنەڕەتی ینی کە تەمەنی 6 ساڵانە تاوانێکە ینی ئەو هەموو ڕێگایەت بە پێ ببڕێت تێرەگەی بەڕێزم ئینجا لایانی جلوبەرێک بەدایان کەسانەکەن بەدایان خەڵکەیە کە تەماشا دەکەی ڕۆژ ینی سمای ئەوەی نییە کە 4 تەلەبەی هەیە 5 تەلەبەی هەیە ئەو جلوبەرگە بۆ کەسەکانی خۆی بکڕێ بۆ تەلەبەکانی خۆی بکڕێ جا ئێمە داواکاری لە حکوومەت کە چایەک بخشێنێتەوە بۆ
یعنی بۆ بەرنامەی کە هەیەی هەر چاو لەو کەسانە نەکا کە لە سەر و لە تەنیش خوانەوە تێگەی بەڕێزم هەر چاو لەوانە نەکەن کە لە دەور و پشتی خوانەوە کە پلەی بەرزیان هەیە و معاشی باشیان هەیە و دەسمایی باشیان هەیە لێرە لە دەڤەرەکەی ئێمەدا چەندین تەلەبەکانی خۆیان تەماشا دەکەی یعنی لە مەکتەبی نمونەیی دەخوێنن یعنی تەماشاش دەکەی تەلەبەیەکەیە لە گوندەکاندا 5 کیلۆمەتر دەڕێ بۆ تاوانێکە ڕاستی غەدرێکە پێم خۆشە یعنی لە کەناڵەکەی ئێوە دەنگم گاتە ئەو بەرپرسانەکە چاک بخشێنەوە بە خوارخوانەوە زۆر زۆر سپاس دەکەم و دەستخۆشی بەرنامەکە زۆر سپاس دەکەم کاک ئیدریس لە قەڵات زێبەڵێ سپاس دەچینە لای مەشخەڵ لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو ئەم کاتە باش کاکەی زۆر سپاس دەکەم وەڵاوی ڕاستی بە من ئەمێ باسی خوێندنی پیشەیەکەم لە وڵاتی خۆمان کە من وەکو خوێندکارێکی یەکێک لە خوێندنگا پیشەیەکان بەڕاستی ئێستا من ئاخر ساڵمە بەڵام من نازانانی کەم ساڵ تاو کرد ئیشی من چییە کارم چیە یعنی هیچ ئاوڕێکمان لێ نەدراوەتەوە نازانی حکوومەت ئێمە یعنی لە هەموو دنیا لە هەموو وڵاتێکە یعنی کادری وەسەتی بۆ بازاری کار لە بواری اقتصادیە لە بواری پیشەسازیە یعنی لەم ئەو خوێندکارانن ئەو کەسانن کە لە خوێندنگا پیشەیەکان تەواوەکەن و ئەچن لەو بوارانەیە کارەکەن بەڵام لە وڵاتی ئێمە من وەکو پێ ئێستا خۆم نازانم دوای ئەم ساڵ ئەبێستم کرێکاریکەمیان ئیشی تەکسیکەمیان لە ناوبازارە ئیش نازانم یعنی هیچ ئاوڕێکمان خۆزگە ئاهاتن یعنی سەیرێکی خوێندنگاکان ئێمەدانەکە بزانن یعنی تەلەبە لە چ وەزعەکە منهەجێکمانێ باوەڕ هەبێ یعنی لە ماڵەوە لەگەڵ ماڵەوە قسەکەی لەو مەنەزە زیاتر تۆشت فێرەبی هیچ ئیسفادەیەکمان لێ نەکردووە وەکو پێشم وتی حکوومەت هیچ ئاوڕێکی لێمان نەیاوەتەوە زۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەچین لای ڕێکان لە هەولێر سڵاو لێ بێ کاک ڕێکان فەرموو ئەو کاتت باش کاکشمان زۆر سپاس کاک ڕێکان کاکشمان من دەمەویست سەوەرێکتان هەبی لەبارەی سولفەی زەواج بەڵێ چ شتێکی سولفەی زەواج کاک ڕێکان کاکشمان ئەوە لە مانچیشەوە من وا بەجوو مەعامەلاتی خۆمەمە لە ینی دەین هەژە ساڵ تەواو نەکردیام دەین بە پێ ڕێنمایەکانی لە ئێستایەکم تربی شمولی ناکاتن لەبەرچی شمولت ناکە سولفەی زەواجی لەبەرچی لەبەر چ شتێک کە شمولت ناکاتەوە بەڵێن هەژە سارت دەین لاقە زەواجەکەی هەژە سارت تەواو نەکردووە بە پێ ڕێنمایەکان بەلێن شمولت ناکاتن دەمەویست ئەنی تەوەرێکتان هەبێ لەبارەی سولفەی زەواجی بەڵە دیارە کاک ڕێکان ئێمە پێشتر چەندین تەوەرمان دیاری کردبوو بەڵام لە سەرەتاوە ئەم دیارەوە یەکێکە لە خاڵەکان یەکێکە لە مەرجەکان کە ئەو کەسەی کە گرێبەستی هاوسەرگیری کردووە بۆەوەی پێشینەی هاوسەرگیری وەربگرێت لە 18 ساڵ تەمەنی کەمتر نەبێت بەڵام پێت وایە ئەو بڕیارە شتێکی باش نییە پێت وایە ئەو بڕیارە شتێکی باش نییە چکەمە چەندین مانگە ئەم بڕیارە بەو شێوەیە بەڕێوە چووە بەڵێ بەنسبەتم بڕیاری زۆر چاکە بەڵام ئێمەی فەقیر ینی شمولمان ناکاتن بەڵێ وایە خێزانەکەت ناتوانێت لە ڕێگەی خێزانەکەتەوە تقریبا 1 ملیۆن دینارم سەرف کردو خدا ئەزانی ینی ئێتا کرێکی مەکابرایش فەقیر 1 ملیۆن دینارم سەرف کردو شمولت ناکاتن کاک ڕێکان زۆر بە کورتی شکە لەسەر تەوەری بەرنامەکە نییە خێزانەکەت ناتوانێت ئەو وەری بگرێ لە بری تۆ خێزانەکەش نەخۆم کەتر هەژسای تەواو نەکردیان سپاس بۆ پەیوەندیەکەت ڕێکان لە هەولێر دیارە کێشەکەی پەیوەندی بە مەرجی وەرگرتنی پێشینەی هاوسەرگیری و هەیە نازانم تا چەند کار ئاسانی بۆ دەکرێت دەچینە لای مامۆستا ئارام لە سۆران سڵاو لێ بێ مامۆستا فەرموو زۆر سپاس دەکەم خۆشی بۆی کاتی بەرنامەکە زیانەنگ ڕاستە خۆ دەچمە سەر تەوەری بەرنامەکە بەڵێ فەرموو بەنسبەت ئەوەی کە عنی ڕۆژ خوێندن لە گوندەکان یعنی یاخود بڵێن پێداویستیەکان بەڕای من ئەو پێداویست و خزمەتگوزاریانە هەمووی لە دێخۆیتی بەس دوو خزمەتگوزاری یعنی بە دەرجەیەک یاخود بڵێن بە پلەیەک ماوە ئەویش کەمی مامۆستا یعنی ناردنی مامۆستایان بۆ گوندەکان حتا ئێستامە لە سۆرانین لە سۆران کە وەکو قەزایەک ئەگەر سەیری بکەین کەمی مامۆستامان یعنی گرفتی کەمی مامۆستا بە بەرچاوی دیارە لانی دووەمیش ئەگەر سەیری گوندەکان بکەین کەمی خزمەتگوزاری وەکو خانوبەرە بۆ مامۆستایان یاخود وەکو ئەقسام داخلیەکان زۆر زۆر کەمە بۆیە ئەگەر هەوڵ بدرێ کەمی مامۆستا چارەسەر بکرێەوە شتێکی زۆر چاکە بەڵام مامۆستا ئارام پێت وایە ئەو بڕیارەی ئێستا کە تا دوێنێش چەندین ناوی ئەوانەی کە دامەزراون هاتەوە هەنگاوێکی باشە بۆی ئەو کێشەیە چارەسەر بکرێت پێت وایە چارەسەری دەکات کە بەشێک لەو دامەزرێراوانە مامۆستان
بەڵێ خۆی ئەوە گەورەترین هەنگاوە یاخم بڵێن دەست پێشخەرێکی زۆر چاکە دەبێت یان چارەسەر ئەو کێشانەی بە دەرەجەیەک و بە پلەیەک پێی دەکرێت بەڵام زۆر سەیرە ئێستا کاتە ئێستا لە پەروەردەی سۆران مامۆستایەک دەست بەکار نەبووە هەتا ئێستا یەک مامۆستاش مباشەڕەی نەنووسیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت مامۆستا ئارام لە سۆران. یەک تێبینی بچووکم هەیە بەڵێ فەرموو ئەگەر لێنی وەرگری بەڵێ دەربارەی دەرمانە مامۆستایان 150,000 ئەگەر یەک مێزگردی بۆ دابنی شتێکی زۆر زۆر باشە چونکە مامۆستایان هەمووی کەوتومەتە شۆک هەندێک چەند دەڵێن 50,000 هەندێک دەڵێن 100 هەیە دەڵێ هەر ناگری یان مامۆستایان هێرێمی کوردستان شمولی ناکە. مەبەستت ئەو فروقاتە بوو مامۆستا فروقاتەکان مەبەستە فروقاتە بەڵێ ئەو فروقاتە تا چەند ینی پژواز کرایەوە ئێمە مامۆستایان هێرێمی کوردستان دەگرێتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت مامۆستا ئارام لە سۆران. بەڵێ ئەزان ژمارەکانی کۆڕەک تلیکۆم کراوەتەوە بۆ ئەو ئازانەیە خود ئەو بەشداربوونەی کە دەیانەوێت لە پارێزگای دهۆک و هەولێر پەیوەندی بکەن بەڵام زانەچینە وچانێک و دێنەوە لاتەن. دووبارە سڵاوتان لێبێ دیارە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هونەر هەورامی دەڵێت سڵاو لە NRT سوپاس بۆ تۆڕەکەتان سپاس دەکەین تەنها دەستخۆشی کردبوو دنیای خەم دەڵێت دەستخۆشی لە کەناڵی نالیا دەکەم و هیوادارم سەرکەوتوم دیسان سوپاس دەکەین. دیارە ئاکام ساتکینگ دەڵێت دەستان خۆش بێت بەڕاستی تەوەرێکی جوانە تەنها دەستخۆشیمان بووە تو ئەمڕۆ. کارزان ئەحمەد دەڵێت جێگای نیگەرانیە تاوەکو ئێستا لادیەکانمان قوتابخانەکانیان لەو بەری خراپیدایە بە قوڕ و دار دروست کراون کەچی حکوومەتی هەرێم ئەو بوو جەزەبەلاحی هەیە ئەمەش حاڵی قوتابخانەکانمانە. فەرهاد فەریدون دەڵێت سڵاو ڕەوشی خوێندن تا چاک بێت باشترە و دەڵێت دیارە خوا گەورەیە بۆ لادیەکان جاران شەڕی دەورەن هەبوو لە دەستگاکانی پەروەردە ئێستا بووە بە سیان دیاڵە کاوە سەباح دەڵێت پرۆسی خوێندن تەنها فێربوونی نووسین و خوێندنەوە نییە ئێستا خوێندن لە دنیا زۆر پێشکەوتو ئێمە دوکەوتوەکەشمان نییە ئەوە پێشکەوتوەکەی هەروازی لێبێنە. سلێمان جەرچی دەڵێت مامۆستا دیارە مامۆستایە دەڵێت گرفتی گەورەی ئێستای پرۆسی پەروەردە لە گوند و شوێنە دوورەکان نەبوونی خوێندنە لە دوای تەواوکردنی شەشەمی بنەڕەتی جگە لەمەش گرنگی نەدان بە بواری هونەر و وەرزش لە خوێندنگاکانی گوندەکان. بەڵازان ئەگەر وایە باس لەو بکەین ئایا گرنگیدان بە خوێندن لە گوندەکان بەشێک نییە لە ئاودانکردنەوەی گوندەکان وەک زۆر لە بانگەشەکانە دەبینین سیاسەتمەدەران یاخود حزبەکان بانگەشە بۆ دەکەن کە گوندەکان ئاوادان دەکرێنەوە ئایا ئەگەر هاتوو بە شێوەیەکی باش خزمەتی گوندەکان بکرێت لە ڕووی خوێندنەوە ئەوە شتێکی باش نییە بۆ ئاوادانکردنەوەی گوندەکان هەروەها باس لە پێداویستەکان بکەین و باس لەوە بکەین ئایا سەرەکیترین پێداویستی بۆ خوێندکاران چییە لە گوندەکان بینای قوتابخانەکانە یاخود جلوبەرگە یان کەمی مامۆستایە کە لەم بڕیارانی دوای حکوومەتی هەرێمی کوردستاندا نزیکەی 25,000 کەس دامزرێنراون کە دواترین ناوەکان دوێنێ بوون بڵاوکرانەوە و بەشێک لەوانە مامۆستان تا چەنەوە هەنگاوێکی باشە بۆ ئاودانکردنەوەی گوندەکان و بۆ بەرەو پێشچوونی ڕەوشی خوێندن دەچینە لای عەبدوڕەحمان لە حاجیاوە. سڵاو لێبێ کاک عەبدوڕەحمان فەرموو. کاکە ئێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. باشی دڵەکەم زۆر سپاس دەکەم. کاکە بەنسبەت تەوەرەکەت بەڕاست تەوەرەکەت تەوەرێکی جوانە لەگەڵ ڕێزم بۆ هەموو برادرانی کە پەیوەندیان کرد. من وەکو هاوڵاتیەک لە حاجیاوە شارەزاییم هەیە لەسەر نەحەی سەنگەسەر کە باس ئەو برادەرەی پێش من تەلەفۆنی کرد وتی لە سەنگەسەر تەنها قوتابخانە هەیە کوتی ئەوە زۆرتر هەیە بەڵام بە کەڵکی خوێندنە بەڵام واژ نییە بەڵام خەڵکی موافێر بووە لە ماڵەکەی خۆی ئەگەر ژانەسەرێک بیگرێ ئەڵێ خەتای حکوومەتە ناخرێەوە هەموو خەڵکە بەجارێک هەمووی تاعین بکرێ هەمووی دابمەزرێ ینی بەڕاستیەوە شتێکە ناگونجێ بەزە من پێشنیارێکم هەیە بۆ بەرنامەکەتان و بۆ جەناب دەگەر پێشنیارەکەم بەهێن تۆربگری مەمنون دەبم. بەڵێ فەرموو. لەسەر دیاردەی کرێچێتی و شۆرەتی چارەسەرکردنی پێخۆشەتەوەرێکتان هەبێت لەسەر ئەم بابەتە بەڕاستی تەوەرەکان جیابن هەواڕەنگ بن ڕۆژانە لەسەر تەوەرێک هەرچەند واشە بەڵام داواکارم ئەگەر ئەو پێشنیارم قبولکەن ئەوە سپاسیەوە دەکەم سپاس بۆ جەنابیشت و کاتێکی خۆش. زۆر سپاس دەکەم خۆشتر بۆ تۆ دەچین لای هیوا لە سلێمانی. سڵاو لێبێ کاک هیوا فەرموو. ئێوارە باش کاکشوان. زۆر سپاس دەکەم کاک هیوا. بەڕێزی سپاس. سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم ئەو قەڵان زۆر بە کورتی لە بەرەوەی لەوانەیە کاتی بەرنامەکەتان کەم هابێت بەلای منەوە تاڵان 4 خاڵ زۆر گرینگە ینی ئەوانە با بڵێن کێشەی سەرێکین لە گوندەکان بە تایبەت یەکەمینیان تاڵان بینایی خوێندنگاکانە دووەمینیشیان شوێنی مانەوەی مامۆستاکانە
و خاڵی سێمیان طبعا دەرماڵەی هاتی شوێی مامۆستاکانە کە بەلای منەوە ینی بەڕاستی ئەوە زۆر کەمە بۆ مامۆستانی کە لە لادێن بە تایبەت دیوە لادەیەکی زۆر دوورە حسابێکی زۆر کەمی بۆ کراوە لە چاو نەحیەکان و لە هەمان کاتدا ئەگەر ئێمە سیرکەین دامەزراندنیش بۆ لادیەکان بە حەقەت زۆر کەمە بۆی ئەوانە گرفتی سەرەکین و من طبعا وەکو کۆمنتێکیش یەک دوو برادر ڕەحمیان لەسەر ئەو مامۆستانە گرکە لە لادیەکان دیارە طبعا دادەمەزرێن وڵای من پێم وانییە طبعا ئەو مامۆستایانە خراپن چکە ئێمە بینە ناو شارەکان ئەگەر سیر بکەین مامۆستای وای لێ 30 ساڵ لەوانەیە 35 ساڵ خزمەت هەیە بێتوانێت دەرزکردنەوەی نەمابێ ئەو مەکتەبە بە ئاواتەوە مامۆستایەکی تازەی و بێ شوێنی ئەوەی تێبگرێتەوە ینی بەداخەوە ینی هەیە لە خۆیەوە ینی کۆمێتی لەسەرەوە هەیە کە ئەو مامۆستایانەی تازەن لەوانەیە هیچیان پێ نەبێ زۆر سپاس بۆ تۆش و بەڵێ عەفو زۆر سپاس بۆ کاگیوارە سلێمانی دەچینە لای حەکیم لە قەسرۆک سڵاو لێ بێ کاک حەکیم فەرموو بەڵێ کاک حەکیم زۆر سپاس دەکەم ئێوارەت باش من وەکو هاوڵاتێکی شارەکەی چاوەڕنا دەمەوێت بەڵێ کاردۆ لە شارەکە مکفەکەم بەڵێ کاکاردۆ وڵای بەنسبەت شارەکەی ئێمەوە ئەوە یعنی گەندەڵ لە سنووری ئێمە لە پێوەری نییە چونکە تا ئێستا 5,000 بەرپرس و شارەوانی و مدیرای شارەکەی چاوەڕنا گۆڕاوە بەبێ پرس و ڕابە هیچ کەسێک بکرێت گەندەڵی لەو ناحیە ئێمەدا هیچ سنوورێکی بۆ نەماوەتەوە چین ئەو گەندەڵیانە با باسییان لێ بکەین وەڵای تا پارتی بۆ دەرچێت دوجار بۆ دەرچێت بجێکەی خوراوە کتابکردنی کۆڵانەکان لە 2008 هەموو ساڵە بجێ بۆ دەردەچێ خوراوە هەر شارەوان دێت هەر بۆ خۆی دەفرۆشێت بە تەجاوز تا ئێستا هیچ شارەوانێک نهاتووە ئەزی نەفرۆشتێت بە بەڵگەوە لامە ئەوە بەڵام لە گۆڤارێکی بڵاو کراوە ماوەیەک لەو پێش ئەوی خاتی جاڵنە بەڵام بەڵاف شارەکەی جاڵنە لە بەرەو شوێنێکی عشایرە شتەکان دەکەێتەوە چن ئەنی خەڵک بەڵێ دیارە پەیوەندیەکەی پشرا دەچنی لای پەیوەندیەکی تر حەکیممان لەگەڵدا لە قەسرۆکەوە سڵاو لێ بێ کاک حەکیم فەرموو زۆر سپاس دەکەم وەک قوتابیەکێ قوتابخانە گوندێ مرێڤان سەر بە ناحیە قەسرۆک بەڵێ کام لە کوردستانê projeyekê amadeyî bû hikûmetê nêpiştî bi cihînana mercêt navxwî di encamda em xwedan civakekî hev çerx û êv girtîne eger em bêin bi hezbikê wek cenabê te îşare pê day li welatê me da qutabî hatiye kontrolkirin li bin destê hezbî aya qutabî çi dibêt li hikûmetê yan bûçe qutabî li hikûmetê tûre ye اسوک قطابیک تبیجم حکومت ریک کاراست و درست بو قطابی آزاد نکریه بو نمونه خواندن خود دو بدو محیط اینا و نهایت دامزراندن اگر حزبی نبید یان خودان اگر حزبی نبید گرنگ حکومت جی باوری به قطابیان هبید اوین دوت لسیاست تا حزبی گنجی دوید باوری کار مکن گوران هبیتن گوران کاری هبید قطابی شیان هنه کردستانی برف آزادی ببد بله نشید یاوی بوید بگهیده بله قطابی لولاتی ما لوی سردمی اگر حزبی نبید نهیده به مزراندن لجهن حکومی بله زۆر سپاس بۆ پێوەندیەکەت کاک حەکیم زۆر سپاس دەکەم دەچینە لای سەربەست لە سلێمانی سڵاو لێ بێ کاک سەربەست فەرموو بەڵێ دیارە پەیوەندیەکەی پشراوە دەچینە لای محەممەد لە قەڵاتزێ سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو کاک محەممەد بەڵێ محەممەد لە قەڵاتزێ بەڵێ دیارە ئامادە نییە لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شیرین سەباح دەڵێت کام مامۆستا خراپە بۆ گوندەکان دەینێرن ئیتر دەبێت ڕۆژیان چۆن بێت وسام مزوری دەڵێت باشتر وایە زیاتر برەو بە خوێندن بدەین دیارە لە ناوچە دوورەکان چونکە ئەوانیش پێویستیان بە خوێندن هەیە وەکو ئەوانی تر ئارام نەجم دەڵێت پێم وایە لە وڵاتێکی دواکۆتوویەک و ئەفغانستان خوێندن لە گوندەکانی ئێمە زۆر باشترە هونەر هەورامی دەڵێت سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان گوندەکانی کوردستان بێبەشن لە پرۆژەی دروستکردنی قوتابخانە پاشان شوێنی مانەوەی مامۆستا کە بەڕاستی لە هەندێک گوند هەیە کرێی خانوو دەسەن لە مامۆستا و بەڕاستی ئەم سیستمە
تازەیە پێویستی بە زۆری تاقیکردنەوە هەیە کە بەڕاستی قوتابخانە دروست ئەکرێ بە تێروتەسەنی دروست ناکرێ. بەڕێز سلێمانی دەڵێت سڵاو خوێندن لە گوندەکان تەنها دەورەیەکە بۆ مامۆستایە تازەکان و هیچ مەرجێکی خوێندنی تێدا نییە. نیهاد محەممەد دەڵێت دەستان خۆش بێ بەڕاستی ئەو سیستمە خوێندنەی لە کوردستان هەیە لە مەریخیش نییە دەرە تێبینی خۆیەتی نیهاد محەممەد. بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە مامۆستا مەجیدمان لەگەڵدایە. سڵاو لێ بێ مامۆستا مەجید دەشکارتە. بەڵێ زۆر سپاس دەکەم. بەڵێ بەڵام مامۆستا گەدەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. وڵام من بەنسبەت گوندەکان حەزەکەم یەک پێشنیارمەیە. بەڵێ فەرموو. حکوومەتیش ئێستا من لە چیوەی سەرۆک 65 ماڵە هەر قوتابیە کە لە پۆلی شەشی بنەڕەتی دەرەچێت کێشەی ئەوەی هەیە ناوەندی لەوان جۆرە دەی بڕۆن بۆ بالیسان یان بۆ مێرگەسەر ئەویش کەی سیارە زۆر لە تەیارەکەوێت کولی خوێندکارێک بۆی 25,000 مانگانە بدا. مامۆستا مەجید لەکوێ ئەمە بەباشی گوێم لێ نەبوو مامۆستا بۆ ئەوی زیاتر ڕوون بێتەوە لەکوێ؟ لە چیوەی سەرۆ. کیوەی سەرۆ. بەڵێ بەڵێ وڵا کێشەی ئەویان هەیە ناوەندی لێ نییە ئامادەی لێ نییە ناتوانن لێمە 65 ماڵیش لەگە شتێکی وا بکرێت خوێندێک گەیشی وایان بۆ بکرێتەوە کە بۆ ئەوەی لێژە بە خوێندن بدەن. یان لە 2002 من 4 ساڵان لێبووم تا ئێستا کارگوزاری یەکیوەی خوارەوە. بۆ خۆمان یانی ئیشمان کردنا قوتابخانەی سەوامان داژێتان ژوورەکانمان گەسکەدا تا کارگوزاریان نیە تا ئێستا. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای عەلی لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک عەلی فەرموو. شانگیان ئێوارەت باش. زۆر سپاس دەکەم. ئێوارەت باش. سپاس دەکەم. زۆر سپاس. بەڵێ شانگیان من لە سلێمانی و پەیوەندی لەگەڵ گونەگەڕێکی زێڕینۆکەوە. بەڵێ کاک عەلی. بەڵێ ئێمە قوتابخانەیەکمانەیە بە ناوی قوتابخانەی شەید عەبدوڕەزاق. بەڵێ لە زێڕینۆک. بەڵێ بەڵام تا ئێستا هیچ خزمەتگوزاریی پێ نەگەشتووە. چواردەوری یعنی هەمووی کە بارانە بارێتی تەلەبە ناتوانێت بچێتە ژوورەوە. کاک عەلی ناوی قوتابخانەکە چی بوو؟ شەید عەبدوڕەزاقی سەرەتایی. بەڵێ شەهید عەبدوڕەزاق. بەڵێ یعنی بەڕاستی ئەگەر خۆتان بێن بە چای خۆتان بیبینن یعنی ستانان نە تەلەبە نە مامۆستا هیچ ئیدارەیەکی نییە بۆ بەس ئەوە لە ناو جەرگەی شاریشین بەسا. بەڵێ کەم و کورتەکان چین بۆ ئەوەی زیاتر ڕوونی کەینەوە؟ والله هیچ خدماتێکی نەقیرتاوێ نە کۆنکرێتێک هیچ شتێکمان پێ نەگەشتە تا ئێستا لە 96 شۆ ئێمە دەڕەکین لەوێ. بەڵێ وایە. جاگەراوەڕێکمان لەبێن لەبەر خاتیەوە تەلەوانە 4 ڕۆژی تر بارانە مەمنونتانە بین زۆر سپاسانە کرد. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای عەلی لە عەربەت. سڵاو لێ بە کاک عەلی فەرموو. زۆر مەمنوون سپاس دەکەم. زۆر سپاس. بەڵێ کاک عەلی. دەستخۆشی بەرنامەکە دیەکەم. زۆر سپاس دەکەم. وەڵی بەنسبەت ئێمە ئێمە حالیان خۆمان لە عەربەت تەلەبەی پۆلیسیەمان هەیە. بەڵێ دەرچۆ بۆ چوار. ئێستا لە مەکتەبی خوارە وەڵە بچن بۆ مەکتەبی سەرەوە لەسەر وێژوەریان ناگرێن وڵا یا بچن بۆ بێسانسوور نزیکەی 50 تەلەبەمان هەیە ئاوا ئێستا مەستێ ڕۆژەیان و ئەچن وەریان ناگرێن وڵا ئێمە وەرناگرین تر نازانین ئێمەم تەلەبانە حەلیانە بێت چی بێت. بەڵێ ئەمە لە چ قوتابخانەیە کاک عەلی؟ قوتابخانەی دووژەڵەی پێڵێن بڵێن عەربەتی ناوەڕاستەکە. دووژەڵەی کوێ؟ ناوەڕاست عەربەتی ناوەڕاست. عەربەتی ناوەڕاست. بەڵێ بڵێن ئەو قوتابخانە کە ئەیان نێرن بۆی عەربەتی نێ قوتابخانەی عەربەتی سەرووە پۆلی 4 و 5 6 لەوێ ئەخوێنێ. بەڵێ ئەمیش تاستێ بڵێن تەلەبەتیایە ئەخوێنێ ئەمانەی لە سێوە کە دەرەچن بۆ 4 ئەبێ بچن لەوێ بخوێن نیستە مدیری مەکتەبەکەی وەریان ناگرێەوە جێمان نییە. چەند تەلەبەن توت 50؟ 50 تەلەبە بن تقریبا. بەڵێ ئێتر نازانم یعنی بێ حەلێکمان بۆ بدۆزنە بۆ ئەم کێشەی ئەم تەلەبانە چی لێ بکەن ئەڵێن یانە بچن لە بێسانسوور بخوێنن یانە بچن بۆ مەجموعەکە بخوێن. ئێمە لە بینی مەکتەبێکی نزیک لە بینی خۆمانە ئەم تەلەبانە بۆ بچن بۆ ئەوێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. تەنانەت ئیمڕۆژ ڕۆشتون و پیانە وەرتان ناگرین بڕۆنە بۆ شوێنی خۆتان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای ئەحمەد لە سەنگەستەر. سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. شوانم کاتت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. کاکە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس کاک ئەحمەد. کاکە من لە دووگۆمانە تەلەفۆن دەکەم سەربەنای سەنگەسەر. لەکوێوە؟ دووگۆمان نادەیە. دووگۆمان. بەڵێ کاک شوان بنسبەت قوتابخانە ئێمە قوتابخانەیەکمان بۆ کراتەوە ئەم ساڵ لە کە حکوومەت گەرن بۆی کردی بەڵام لە زیاد ئەوەی کە چاکسازی بکە زیاتر ئاژای خستۆکە ناو دیەکەمانەوە خەڵک زۆربەی هەری زۆر لەسەر ئەو قوتابخانەی کێشەیان دروست بوو. بۆ کەتی
شەڕی چۆن نەماڵە دوور لەسەر قوتابخانەکەم کە عەبدوڵڵا مەردمی عیسا لەسەر بڕیاری لەسەر ئەو شوێنێکەن لە دووگۆمان بڕیاری دا کە جێبەجێ کە بەڵام ماڵی خەڵک بوو شوێنی زیاتر هەبوو لە ناوگوندا شوێنی جیاوازترە بوو. کاک ئەحمەد هۆکارەکەی ئەو بوو زەویەکەی هی خەڵک بوو؟ بەڵێ زەویەکانی خەڵک بوو. باشە کە دروست کرا هیچ کەسێ نەبوو قسەی لەسەرکە؟ بەڵێ وەڵا قسەشی لەسەر کرا باز گوێنێدا هیچ کەسێک مەعەساس دەیگوت چاکسازی بەناخەری و شەڕی داگوجی سەر ئەو مەکتەبە دروست بێت. بەڵام ئەو زەویە وەکو تاپۆ بە ناوی کەسانێکە هەبیان تەنها زەویەکی کشتوگاڵی بوو. دووەمان بڵێم تاپۆی نییە هیچ کەسێک تاپۆی نییە وەکو تاپۆ بەڵام نییە وەکو چاکسازی تقریبا لە نۆتوێکەوە دەڵێن مەکتەبی ناوەندی ئەوە دەکەینەوە مەکتەبی ناوەندی گوندی ئێمە دەوی 250 ماڵە. بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای جەواد لە هەولێر. سڵاو لێ بێ کاک جەواد فەرموو. ئەم کاتت باش زۆر سپاس هەموو کاتێکت باش. باشی گیانەکەم زۆر سپاس دەکەم. من بابەت پێشمەرگەی زێڕەوانی هەولێرە. بەڵێ ئەوە ئێستا ماوە کە معاشیان زیاد کردووە داوامەکەشی زۆر قورسیان کردووە داوامەکان کردووە لە 14 بەعەف. باشە هیچی زابطی ناکاتە 14 بەعەف. دوو زابط هەموو دەبینیوە بەنیوە پێشمەرگەی خۆن بەسەر ئەوەندە دەبینکاتە 14 بەعەف. لەبەر ئەوەندە هۆکارەوە کە معاش زیاد کرایە دەمانێت بزانین ئەمەش پێشمەرگەی ژن و ماڵ و منداڵمان هەیە وەک ئەم خەڵکەیە دەمانێت بزانین ئایا هەموومانە ئایا زابط لەی هەیە لەبەرەوەیە پێشمەرگەی دامەوە حرەساتی پێ دەگرن شەم و ڕۆژ 24 ساعت حرەساتی پێ دەگرن بۆ چێو هەیدی دەکەن ئەو ڕووکەش ناونویسین هەبوو لە قیادەی زێڕەوانی هەر بەواستان ئەنی هەموو کەسێک دەوی بەواستات بۆژوێ خۆم لەوێن دەرێمە پێشمەرگەمە تەماشا میکرد زابط دادێ سەر لە چۆ ژوورێ ئەو عالەمە هەموو دەماوێن دەرێ لە پێش دەرکەی بە پێش سەرڕاز لە چۆ ژوورێ پێشمەرگەی دەبردەنویسی هاتە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس جەواد لە هەولێر بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە تێبینیەکمان بۆ هاتووە. یعقوب ئیبراهیم دەڵێت سڵاو لە نالیای ئازیز دەستان خۆش بێ سپاس دەکەین دەڵێ بەڕای من کەمێک باشترە لە شار مەبەستی ڕەوشی خوێندنە لە گوندەکان دەچینە لای سەربەست لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک سەربەست فەرموو. ئەم کاتە باش کاکەشوان زۆر سپاس کاک سەربەست. کاکەش وەڵا عەجەب نەبێتەوە بۆ دووبارەکە تۆ چکە هەرجێکە لە سەر شتێک قساکەن. ڕەوشی پرۆسەی خوێندن لە گوندەکان لە هەرێمی کوردستان. بەڵێ بەڵێ وڵای بۆ گوندەکانەوە تا مامەکە بۆ تاعین بێت کەمە. بەڵێ مەکتەبی هەبێ هەر هێشتا کەمە بۆ گوندەکان بەس بە شەرتێ گوندەکانیش خۆیان ڕەبت بن بۆ دیەکانی خۆیانەوەی نەک لێرە دایکێت و بژ لە وڵا هیچمان نییە و کەس نە مامۆستامانەوە نە مەکتەبمانەیە ئەگە هەمان بچنەوە دێ خۆی مامۆستا مەکتەبیان هەبێت زۆر شتێکی باش و زۆر شتێکی ڕستێتەوە دەستخۆشیش لە حکومەتەکەی دەکرەوە. بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای شەیدا لە تەختەق. سڵاو لێ بێ فەرموو. مرحبا زۆر سپاس دەکەم. مەرحەبا چاکی بەڕێزم دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سپاس دەکەم شەیدا خان. بەڕێزم ئێمە لەو شارەچکەیە کێشەی خوێندنمان زیاتر خوێندنی ئێوارانمان ئەوە هیچ بناوەتەکانمان حوت و هەشت و نۆشمان هەر لەبەر کێشەی بێبینایی هەمووی تێکەڵە یعنی کچ و کوڕمان تێکەڵە بەس ئێستا ئێمە باز لە کێشەی خوێندنی ئێواران ئەەکەم خوێندنی ئێواران کچانمان بەتایبەتی کچانمان نییە یعنی هیچ بینایەکمان نییە تاوە خوێندنەکانمان بەتەنیا بێت تێکەڵین ئەویش خوێندنەکانمان شەوانە نا ئێوارانیش یعنی هەر شەوان بێ مامۆستا نییە خوێندن بڵێتەوە بۆ ئێواران. شێدا خان ئەوانەی کە ئێواران دەخوێنن چێکەنەوان لەوێ هاتووی کوێ دەکەن بۆ کوێ دەچن؟ بەڕێزم من باسی چیەکەم باسی ئەوکەم خوێندنی ئێوارانمان لەوێ هەر ئێوارانژنە ناوی خوێندنەکەمان زۆر درەنگە یعنی شەوانە ئێستا ئێمە زۆربەی کچانی ئەوێ بێبەشین لە خوێندن نەکاتەکانمان کاتە لە چەند بۆ چەنە شەوان؟ بەڕێزم درنگە بڵێن هەشت نۆ ئەگاتە نوێی شەویە ییتەوە لەو کاتانەیە اینجا ئێستر مدیریشمان ئەڵێ مامۆستامان نییە لەسەر کێشەکە بێ بیناییە بێ مامۆستاییە ئەگەر دەنگمان بگێنن بەلانی پەیوەندیدار و ئاوڕێک لەو شارەچکەیە بنەوە لەبەرەوەی زۆربەی کەسان لەوێ بێبەشن داڤڕاون و بێبەشن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کە دوا پەیوەندیمان بوو شێداخان لە تەختەق دیارە دەڵێت لەبەر کەمی بینای خوێندنگارەوەها لەبەر کەمی مامۆستا خوێندنگە ئێوارانەکان لەوێ
ناشارن تا شەو بمێنەوە تا سعات 8:09 خۆی دەڵێت هیوادارم لایانی پەیوەندیدار لە تێبینەکانی ئەو بێ. بەڵێ دوایزگەی ئەڵقەی جارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تابێتە بە خوێنەوەی سەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە فواد محەممەد دەڵێت دەستخۆشیتان لێ دەکەم سەبارەت بە پرۆسی خوێندن بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە بینوێ بەڵام هێشتا بە گوێرەی پێویست نییە. ئەمیر نەجم دەڵێت بەڕاستی ڕەوشی خوێندن لە گوندەکان باشە بەڵام بەو ئاستەنیە ئەویش لە گوندێک بۆ یەکێکی تر جیاوازە هیوادارین حکوومەت بتوانێت ڕەوشی خوێندن لە گوندەکان بەرەو ئاقارێکی باشتر ببات. هاوبەش پیرەمەگرونی دەڵێت دەستخۆشیتان لێ دەکەم لە ڕاستیدا ڕەوشی خوێندن لە ئێستادا زۆر سەخت بووە بە تایبەتیش ئەو گوندانەی کە بەرتۆ بارانی ئێران و تورکیا کەوتون هیوادارم کاربەدەستانی حکوومەتی هەرێم چۆن بیر لە مناڵەکانی خۆیان دەکەنەوە بە هەمان شێوەش بیر لە مناڵانی گوندەکان بکەنەوە. سەباح شێخانی دەڵێت بەڕاستی ڕەوشی پرۆسەی خوێندن نەک لە ناو گوندەکانی هەرێمی کوردستان بەڵکو لە ناو سنتەری شارەکانیش وەک پێویست نییە بەڵکو لە ڕەوشێکی ناتەندروستدا وەک خۆی دەڵێت. هاوڕێ مستەفا دەڵێت سڵاو ئێستا وەزارەتی پەروەردە هیچ گرنگیەکی بە پرۆسەی خوێندن نەداوە لە شارەکان تاوەکو لە گوندەکاندا گرنگیان پێ بدات. ڕێبین ڕۆژبیانی دەڵێت کەمی مامۆستا و کەمی قوتابخانەکان کێشەی سەرەکی گوندەکانە دیارە دەڵێت و هەوڵەکان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە هەنگاوەکانی یەکەمی حکوومەت بێت. دیارە داواکاری کاک ڕێبین ڕۆژبیانی. هۆگر ئەسەمە دەڵێت دەستان خۆش بێ بەڵام پرۆسەی خوێندن هێشتا لە شاردا بە چەشنی کیسەڵ دەڕوات چۆن پرۆسەی خوێندن سەرکەوتوو دەبێت. هونەر هەورامی دەڵێت پێویستە وەزارەتی پەروەردە پیاچوونەوە بکات بەو نەخشەی کە ئەکرێت بە بینای قوتابخانەکان یەکەم شوێنی مانەوەی مامۆستا پاشان میلاکی مامۆستا بە پێی پێویست بێت پاشان ژووری تاقیگا ئەویش کە بەڕاستی زۆر گرنگە. سۆنیا زەنگەنە دەڵێت دەستخۆشیدان لێ دەکەین لە ڕاستیدا لە ڕۆژێکی خراپدایە خوێندن لە گوندەکاندا چونکە بە هەمووی پێدەچێت مامۆستایەک سێ دەرس بڵێتەوە لەو کاتەشدا بە پێی پێویست قوتابەکان سوود وەرناگرن پێویستە مامۆستا تەنها ئەو دەرسە بڵێتەوە کە پسپۆرەتیدا دوا تێبینی ئانە دەڵێت لەبەر نەبوونی بینایی خوێندن لە زۆر لە گوندەکانە و مامۆستاکان ناچارە بن 50 قوتابی لە یەک پۆل دابنێن. داواکارم لە هاوکارانە مەگە بتوانین ئەگە کاتمان ماوە دوا پەیوەندی وەربگرین بۆەوەی گلەیمان لەسەر نەبێت کە کەمی پەیوەندەکان وەردەگرین. دیارە پەیوەندی ئامادە نیە دەچینە سەر چەند سەرنجێکی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چی حسێن دەڵێت دەستخۆشیتان لێ دەکەم ڕۆژی خوێندن لە گوندەکاندا بە بڕوای من باش نییە و ئەویش لەو ڕۆیەکە مامۆستای کەم و نەبوونی پسپۆریان وا دەکات ئاسی خوێندکارەکان خراپ بێت جگە لەوەش هەندێک لەو گوندانە لە بینایی بێکەڵکدا دەخوێنن لەگەڵ ئەوەی گوندی وا هەیە دوو مامۆستای هەیە و هەموو وانەکان دەڵێنەوە ئەو دوو مامۆستایە بڕوام وایە ڕۆژی خوێندن بە شێوەیەکی گشتی خراپە. دیارە تێبینی چی حسێن بوو مامۆستا سەگڤان دەڵێ پرۆسەی خوێندنی لە گوندا گەلێک لاوازە چونکی چ مامۆستا کێشنێ تەعین بێت دیارە پێی وایە کە لە مامۆستا کۆنەکان تەعین نابن مەبەستی ئەوەیە ئەوانەی کە تازە تەعینە بن ئەزمونیان نییە بە باشی نەیتوانی بڕوونی کاتەوە. سارا سەلیم دەڵێت دەستخۆشی بۆ تۆرەکەتان سیستمی پەروەردە لە شار و گوندەکان لە ئاستی پێویستدا نییە و لە هەڵەکە لە خودی منهەجەکەیە. بەڵێ لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی جارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ هاوکارم هەکانهێری لەگەڵتان دەبێت بۆ تۆرێکی گەرمتری بەرنامەکە هەرشاد و بەختەوەر بن.